الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن خير الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أوصيكم عباد الله بتقوى الله عز وجل. مسلمانان، زۆر بە خێرایی و بە سەریعی ئەو مانگە پیرۆزەی مانگی ڕەمەزان خوای پەروەردگار هەڵی گرتەوە و بردیەوە. مانگێکی پڕ لە خەیرات، مانگێکی پڕ لە تاعات، ئەو مانگەی کە تاوان باران تێیدا گەڕابوونەوە لای خوا، ئەو مانگەی کە تێیدا چاکەکاران زیاتر خەریکی چاکەکردن و عیبادەت و ذکر و خواپەرستی بوون، ئەو مانگەی کە تێیدا شەیطانەکانی ئینس و جن زنجیر پێچ کرابوون، زۆربەیان لە شەڕ دەستیان گرتبووەوە و هەروەها دوورکەوتبوونەوە و فەرقیان هەبوو لەگەڵ مانگەکانی تر. ئەو مانگەی کە تێیدا ئەمن و ئاسایش و بەرەکەت و ڕەحمەت بەسەر هەموو شار و وڵاتێکی مسلماناندا ڕژابوو و ئابە ئاشکرا دیار بوو. مسلمانی بەڕێز، دوای مانگی ڕەمەزان پێویستە لەسەر مسلمان چی بکات؟ دوای مانگی ڕەمەزان منهەجی ژیانی تۆ دەبێت چۆن بێت؟ ئایا ئێمە تەنها عەبدایەتی خوامان کرد لە ڕەمەزان؟ ئایا تەنها لە مانگی ڕەمەزاندا خوای گەورە لەسەری پێویستکردین مزگەوت بناسین و ماڵی خوا بناسین و بێن جەماعەتکەین؟ تەنها لە مانگی ڕەمەزاندا خوای پەروەردگار واجبی کردبوو کە ڕەوشتمان جوانکەین و دوورکەوینەوە لە هەموو سیفەتێکی ناشیرن؟ تەنها لە مانگی ڕەمەزاندا خوای پەروەردگار پێویستی کردووە لەسەر ئێمە کە چاکەکار بین و ئاگامان لە فەقیر و هەژار و محتاج و هەموو ئەو کەسانە بێ کە پێویستیان بە کۆمەکی و هاوکاری هەیە. تەنها لە مانگی ڕەمەزان پێویستمان بەوەیە کە بگەڕێنەوە خزمەت قورئان و کەلامەکەی خوای پەروەردگار بخوێنینەوە. تەنها لە مانگی ڕەمەزان خەریکی ذکر و خێرات بین؟ نەخێر والله. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام سەحابەیەک هاتە لای فەرمووی: یا رسول الله، قل لي في الإسلام قولا لا أسأل عنه أحدا غيرك. لإسلام داشتێکم پێ بڵێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە من پێویستم نەکا پرسیار لە کەسی تر بکەم، کارێک بکەم بەردەوام من لە تاعەتی خوادا بم، بەردەوام لە ڕەزابوونی خوای پەروەردگاردا بم. قال قل آمنت بالله ثم استقم. فەرمووی دەیکەوا بە دوو کەلیمەت پێ دەڵێم، تەنها دووشە، ئەویش بریتیە لە چی؟ قل آمنت بالله، بڵێ ئیمانم هێنا بە خوای پەروەردگار، لە دڵەوە ئیعتیقادت بە خوای خۆت هەبێ، تەنها ئەو بپەرستیت، تەنها ئەو شایستەی پەرستنە. ثم استقم، لە دوای ئەوەی کە ئیمانت دامەزرا، ئیمانێکی تەوحیدی بە خوای پەروەردگار، ثم استقم، ئەوجا ئیستیقامەتت هەبێ، ئەوجا بەردەوام بە لەسەر تاعەتی خوا، بەردەوام بە لەسەر ناسینی خوای پەروەردگار. هەر کاتێک تۆ ئەم دوو خاڵەت تێدا بوو، ئەم دوو ئیشەت تێدا بوو، ئەوە دڵنیا بە تۆ سەرفراز و سەرکەوتوو دەبی، کەسێک دەبی کە خوای پەروەردگار لێت ڕازی دەبێ و ژیانت بەزایە ناچێت و لە ژیانی دنیای خۆت پەشیمان نابی. ئەم دوو خاڵە گرنگە براکانم کە زۆرێک لە مسلمانان خەلەلیان هەیە تێیدا، و لە مانگی ڕەمەزاندا مانگی تاعەت و مانگی پەروەردە و گەڕانەوە بۆ لای خوا و زیادبوونی ئیمان پێویستی بەوەیە زیاتر دوای مانگی ڕەمەزان ئیستیقامەتمان هەبێ، بەردەوام بین لەسەر تاعەتی خوای پەروەردگار. بەڵام پێویستە تۆزێک لە مانای ئەم دوو شە پیرۆزە بگەین
بۆ ئەوەی کە ئەو ئەجر و پاداشتەی خوای گەورە دایناوە لەسەر ئەم دوو وشەیە دەستمان کەوێ هەروەکو چۆن خوای پەروەردگار لە سوورەتێکدا دەفەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا ئەو کەسانەی کە دەڵێن پەروەردگاری ئێمە تەنها ئەڵڵایە معبود و پەرستراوی ئێمە تەنها خوای گەورەیە لە غەیری خوای گەورە کەسی تر ناپەرستن ثم استقاموا لەپاش ئەوەی کە ئاعتقادیان دامەزرا لەسەر وەحدانیەتی خوا لەسەر تەنهایی خوای گەورە ئەوجا ئیستەقام و بەردەوام دەبن ڕێک و ڕاست دەڕۆن لەسەر ڕێبازی ڕاستەقینە لەسەر ڕێبازی خواناسی خواپەرستی ئەوانە فەلا خەوف عەلەیهم ولا هم یحزنون ئەوانە نەترسیان لەسەرە نەدەترسن لە داهاتوویەکی مەجهول و تاریک و نەزانراو نەلەوە دەترسن کە دوای مردن لە قەبردا ژیانیان ناخۆش بێ نەلەوە دەترسن کە زیندوو بوونەوە بەرەو جەهەنەم بڕۆن فەلا خەوف عەلەیهم ترسیان لەسەر نییە بۆ داهاتوویان ولا هم یحزنون و خەمی ڕابردوش ناخۆن و پەشیمانیش نین بۆ ئەوەی کە لە ژیانی دنیا خوای گەورە دەیان باتەوە ئەم دوو موژدەیە براکانم ئەو دوو بەخشینە لەلایەن خوای پەروەردگار فلا خوف عليهم ولا هم يحزنون إنسان كاتك كاتي سەرمەرجێتی کاتێک کاتی ئەوەیە کە ماڵ ئاوایی لە ژیانی دنیا بکە لەو حاڵەتەدا ئەو دوو شتەیە کە ئینسان گرنگە بەلایەوە تەنها دوو شتت بەلاوە گرنگە یەکەمیان ئایا بەرەو پاشە ڕۆژێک و بەرەو مستەقبەلێکی تاریک و خراپ و ترسناک دەڕۆیت یا بەرەو دوا ڕۆژێکی ڕووناک و خۆشحاڵی دەڕۆیت ئایا بەرەو عەذابی قەبر دەڕۆیت ئایا بەرەو تووڕەبوون و غەضەبی خوا دەڕۆیت ئایا بەرەو ئاگری جەهەنەم دەڕۆیت یا لە قەبردا بۆت دەبێتە باغێکی بەهەشت فەرشی بەهەشتت بۆ ڕادەخرێ دەرگای بەهەشتت بۆ دەکرێتەوە بۆت فراوان دەکرێ خوا لێت ڕازی دەبێ بەهەشتت بەنسیب دەکرێ کامیانە مەسیری تۆ کاتی ڕوحکێشان براکانم گەورەترین شت بەلای ئینسانەوە ئەو دوو خاڵەیە خاڵی یەکەمیان ئایا مەترسی داهاتووی هەیە یانیەتی ئایا دوای ڕوحکێشانەکە چی بەسەر دێت بۆ کوێی دەبن ئەو ڕوحەی ئەو مەلایکەت و فریشتەی ڕەحمەت و مەلایکەت و فریشتەی بەهەشت لەگەڵ خۆیان دەیبن یا ئەو ڕوحەی ئەو کە دەرچێشرا لە لاشەکەی مەلایکەتی غەضەب مەلایکەتی تووڕەبوونی خوای پەروەردگار ئەو فریشتانە دەیبن کە بەرەو جەهەنەم ئەو ڕوحە ببن لەو لەحظەیەدا ترسناکترین و خەتەرترین و حەریجترین مووقف ئەو مووقفەیە کە ئینسان لە کاتی ڕوحکێشاندا تێیدایە خەمی ئەوەیەتی بزانێ ئایا دەبێ بەرەو کوێ ببرێ ئایا ڕوحەکەی چی لێ بکەن ئایا کە خرایە ناو گۆڕچی بەسەر دێ ئەوجا ئایا کە زیندوو بۆەوە بەرەو کوێ دەبرێ بەرەو بەهەشت دەبرێ یا بەرەو جەهەنەم دەی خوای پەروەردگار پێی فەرمووین هەر کەسێک لە دنیا خوا بەتەنها بپەرستێ و خوای خۆی بناسێ و شەریکی بۆ دانەنێ ئەوجا ئیستیقامەتی هەبێ و بەردەوام بێ لەسەر ئەو تەنها خوا پەرستیە ئەوە کاتی ڕوحکێشان ترسی لەسەر نییە خەمی ئەوەی نییە ڕوحەکەی بەرەو جەهەنەم ببرێ خەمی ئەوەی نییە عەذابی قەبر بدرێ خەمی ئەوەشی نییە کە خوا لەی تووڕە بێ چونکە دەزانێ خوای پەروەردگار لێی ڕازی بووە لەو کاتەدا موژدەی پێدەدرێ کە خوا لەی ڕازیە کە بەهەشتی بۆ دانراوە کە عەذابی قەبری لەسەر نییە کە هەموو خۆشیەک و بەختەوەریەکی لە پێش چاوەڕێ دەکرێت ولا هم يحزنون ئەو جادیسان لە هەمان لەحظەدا کاتی ڕوحکێشان ئینسان خەمی ئەوەیەتی ماڵی جێهێشت منداڵی جێهێشت خێزانی جێهێشت مەعمەلەکەی جێهێشت ئەو دنیایەی جێهێشت بەڵام ئینسانی ئیماندار کەسێک کە ئیستیقامەتی هەبوو بێ لەسەر طاعەت و تەنها خواپەرستی خەمی ئەوانەشی هیچی نییە خەمی دنیا ناخوا پەرۆشی ئەوە نییە مەعمەل جێبێڵێ پەرۆشی ئەوە نییە بازار جێبێڵێ پەرۆشی ئەوە نییە دنیایەکی بێکەڵکی بێقیمەت جێبێڵێ پەرۆشی ئەوەشی نییە باوک و کوڕ و کچ و خێزان و منداڵی و عەشیرەتی هەر هەمووی جێبێڵێ چونکە دەزانێ بەرەو شوێنێک دەڕوا زۆر خۆشتر بۆیە لە نوێژی جەنازەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوعای دەکرد بۆ ئەو کەسەی کە مردووە لە نوێژی جەنازەدا دەیفەرموو اللهم أبدله دارا خيرا من داره وأهلا خيرا من أهله وزوجا خيرا من زوجه ئەی خوای پەروەردگار ئێستا ئەو خانووی کە جێهێشت و ئەو ماڵەی بەجێهێشت شوێنێکی بۆ دابنەی زۆر خۆشتر لەوەی جێهێشت ئەهل و کەسوکارێکی بۆ دابنەی زۆر لەوانە باشتر و چاکتر کە بەجێهێشتون و خێزانێک زۆر لەوە باشتر کە جێهێشتووە کەواتە براکانم ئینسان لە کاتی ڕوحکێشاندا یا خەمی ڕابردوویەتی یا ترسی داهاتوویەتی ئەگەر بێت و ئەو دوو مەرجەی تێدا بێ نەخەم دەخوات و نەترسیشی لەسەرە ئولائیکە ئەصحاب الجەنە ئەوجا خوای گەورە دەفەرمێ ئەوانە کە ئەو دوو مەرجەیان تێدا بوو ئەوانە ئەصحابی بەهەشتن ئەهلی بەهەشتن نەک تەنها بە موسافری بڕۆنە ناو بەهەشت و بێنە دەرەوە نەک وەکو ژیانی دنیای کورد
کە 10 ساڵێک 20 ساڵێک 70 ساڵێک ژیایت وەکو چاوتروکانێک و ڕۆیشتی دوایی نەتزانی ئەو ژیانە چۆن ڕۆی. بۆیە ئەهلی جەهەنەم کە پرسیاریان لێ دەکرێت ئێوە چەند لە دنیادا ژیان؟ قال كم لبثتم في الأرض عدد السنين قالوا لبثنا يوما أو بعض يوم فاسأل العادين. ئێوە لە دنیادا چەند ژیان؟ دەڵێن ئێمە وا بزانین ڕۆژێک ژیان یا نیو ڕۆژ ژیان، ڕۆژێکی تەواویش لە دنیادا نەژیاوین. هەموو ژیانی دنیای قیمەتی نەماوە دەزانێ دانە ڕۆژێک بووە یا ڕۆژێک بووە عەشیەتەن ئەو ضحاها، وا دەزانێ ئێوارەیەک بووە یا چێشتەنگاوێک لەو ژیانی دنیای عمری بەسەر بردووە. دنیایەکی بێ قیمەت هیچ نییە. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ ئولائیکە ئەصحاب الجەنە، ئەو کەسانە ئەهلی بەهەشتن کە تێیدا دەمێننەوە و لێی نایەنە دەرەوە، خالدین فیها، بەردەوام دەمێننەوە تێیدا، جەزاء بما كانوا يعملون، ئەوەش پاداشتە خوای گەورە بەهۆی ئەو عەمەل و کردەوەی کە کردویانە لە دنیادا، بەهۆی ئەو ئیمان و تەوحیدەی کە هەیان بوو، بەهۆی ئەو ئیستیقامەت و بەردەوامیەی کە هەیان بوو لە ژیانی دنیادا، خوای پەروەردگار ئەم بەهەشتەی بەنسیبکردن. وهروها لسورة اشتدى أخوة يورد فرميه إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا أو كسانيك وتيان لجيان دنيا دا وتيان خواي إيما پروردگاري إيما پرستراوي إيما ومعبودي إيما أويك هاناي بودا بين أويك پناي بيدقرين أويك اعتقاد من بيتي تنها الله لپاش أو استقامتيان هبو بردوان بون لسر أو تنها خوا پرستيا بردوان بون لسر طاعتي خواي قورة تتنزل عليهم الملائكة خوای گەورە دەفەرمێ لە کاتی ڕوح کێشاندا مەلائیکەت بەسەریاندا دادەبەزێ. هیچ کەسێک نییە لە ئێمە براکانم کاتی ڕوح کێشان مەلائیکەتی بۆ دانەبەزێ. لەو کاتەدا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا، پێیان دەوترێت مەترسن خەمتان نەبێت، ئەی ئەو کەسەی لە دنیا خوات پەرست بەتەنها، ئەی ئەو کەسەی لە دنیادا ئیستیقامەتت هەبوو، لا تخافوا ولا تحزنوا، خەمی داهاتوت مەترسە لە داهاتوت وخمي رابردود نبي، وأبشروا بالجنة التي كنتم توعدون، مجدد ديني بو بهشتيك لدنيا دا وعد من بيدابوي، أو بهشتيك لدنيا وعدت بيدرابو. لدنيا زور كس كإيماني بخواي پروردگارا وعدكاني خوا بلينكاني خوا مجدكاني خوا كاتي كده بيستيو دي خوينيتوا إيماني بيتي باوري بيتي بو يخوي بو آماده دكا. بلام كساني چي إيمان لاواز یا کەسانی چی بێ ئیمان و ملحد کاتێک کە باسی موژدەی خۆیان بۆ دەکەی، باسی بەهەشتی بۆ دەکەی، باسی جەهەنەمی بۆ دەکەی، گاڵتەی لێ دێ، حیسابی هیچی بۆ ناکا، وا نازانێ ڕۆژێکەیە ڕۆژی قیامەتە، وا دەزانێ ژیانی دنیا لە ڕەحمی دایکەوە دەستی پێکرد و بە قەبریش کۆتایی دێ. ئینسان تەنها ئەوەندەیە کە لە دایک بوو دوایش دەشارێتەوە دەمرێ، هیچی تر نییە قسەتی حیاتی ئینسان، چیرۆکی ژیانی ئینسان تەنها ئەوەیە. ئەو کەسانە پەنا بەخوا لە حاڵی ئەو جۆرە کەسانە. بەڵام ئەوەی کە ئیمانی بەخوای خۆی هەبوو مەلایکەت دادەبەزن، مژدەی دەدەنێ لە کاتی ڕوحکێشاندا، وأبشروا بالجنة التي كنتم توعدون، مژدە بێت، مژدە وەربگرن بەو بەهەشتەی کە ئێوە لە دنیا وعدتان پێدەدرا. دڵخۆش بەو دڵنیابە کە ئەوجا ناڕەحەتی دنیات لەسەر نەما، ماندووبوونی دنیا نەما، نەخۆشی دنیا نەما، خەم و خەفەتی دنیا نەما، ئەو هەموو ئەشکەنجە و ئازارەی دنیا هیچی لەسرت نەما، بەڵکو ئەوجا دڵخۆش بە بەو بەهەشتەی کە تۆ لە دنیادا وعدت پێدرا بوو، باوەڕت پێ بوو، ئیشت بۆ دەکرد و خۆت بۆ ئامادە دەکرد. وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة. ئێمە لە دنیادا دۆست و خۆشەویستی ئێوە بووین. فریشتەکان پێیان دەڵێن بەو کەسەی کە کاتی ڕوحکێشانیەتی فەرمێ خەمن نەبێ، ئێمە لە دنیا خۆشەویست و دۆستی تۆ بووین، وفي الآخرة لقيامتش ده هر إيمي فريشته هر لقلتوين خوش من دويد درقاي بهشتت بو دكينوا چاورد دكين ميوان داريتي دكري نزولا من غفور رحيم. إيما لدنيا دا وەکو فریشتە خوای گەورە تەکلیفی کردوون بە پارێزگاری تۆ خۆشەویستی تۆ لە قیامەتیش بە هەمان شێوە ئەوجا میوانداریەک دەکرێ، یەکێک چاوەڕێی میواندارێتی تۆیە، یەکێک چاوەڕێی هاتنی تۆیە کە غەفور ڕەحیمە. خوای غەفور، خوای لێخۆشبووی گوناه، خوای بەڕەحم و بە بەزەیی ئەو چاوەڕێی تۆیە. ئەوە
نزولی بۆ تۆ ئامادە کرد ئەوە بەهەشتی بۆ تۆ ئامادە کردووە نزولا من غەفور ڕەحیم چ نعمەتێکی خۆشە براکانم سوێن بەخوا ئەوەمان کە نەگەیشتوینێتە ئەو لەحظە کە مەلایکەتەکان دابەزن ڕۆحمان بچێشن ئیلا دەیگەینێ کەسانێکی زۆر لە پێش ئێمە ڕۆیشت کوا باوکو باپیرمان کوا جیلەکانی پێش ئێمە کوا سەدەکانی پێش ئێمە کوا دەسەڵاتدار و دەوڵەمەندەکان هەر هەمووی ڕۆیشت هەمووی گەیشتە ئەو لەحظەیە کە پێی دەوترێ كل نفس ذائقة الموت هەموو نەفسێک ئیلا دەبێ مردن بچێژێت هەر هەمووی دەبێ بگاتە ئەو لەحظەیە کە ژیانی دنیا هەمووی جێبێڵێ جا دوای مردنەکە ئەوجا ژیانی ڕاستەقینە دەست پێ دەکا بەڵام دوو ژیان یا ژیانێکی دەردەسەری و نەهامەت و جەهەنەم و عەذاب و غەضەبی خوا یا ژیانێکی بەختەوەری و ڕەزابوون و خۆشحاڵی بە کەڕەم و بە نیعمەتی خوای پەروەردگار برای مسلمان خوشتی مسلمان پێویستە ئینسانی عاقڵ عیبرەت وەربگرێ بەوانەی کە ڕۆیشتن پێویستە ئینسانی عاقڵ باوەڕی بە وعدی خوای گەورە هەبێ و بترسێ لە هەڕەشەی خوای پەروەردگار سوێن بەخوا ڕۆژێک دێت لەحظەیەک دێ بەسەر من و تۆشدا ئیلا یان موژدەی بەهەشتمان پێ دەدرێ یا پێمان دەڵێن مەترسن لە داهاتوتان و خەمی ڕابردووتان نەبێ یا پێمان دەڵێن ئەوە ڕوحەکەتە بەرەو جەهەنەم دەبرێ ئەوجا چاوەڕێی عەذابی قەبر بکە ئەوجا چاوەڕێی ئاگری جەهەنەم بکە خوای گەورە منیش و ئێوەش بپارێزێ لە جەهەنەم و لە تووڕەبوونی خوای گەورە والحەمد لله الحمد لله والصلاة والسلام على رسول الله خوای پەروەردگار فەرمان دەکا بە پێغەمبەرەکەی عليه الصلاة والسلام دەفەرمێ فاستقم كما أمرت ومن تاب معك ولا تطغوا أي محمد عليه الصلاة والسلام فاستقم كما أمرت تو استقامتت هبه بردواميت هبه لسر طاعتي خوا كما أمرت هەر وەکو چۆن ئەمرت پێکراوە و فەرمانت پێکراوە نەک بەو شێوەی کە خۆت دەتەوێ نەک بەو شێوەی کە هەر یەکێک لە ئێمە خۆمان دەمانەوێت کەما ئومرتە چۆن ئەمرت پێکراوە و فەرمانت پێکراوە ئاوا بەردەوام بە لەسەر تاعەتی خوای پەروەردگار کەواتە براکانم زۆر کەس دەیبینین بەردەوامیەتێکی هەیە لەسەر تاعەت بەڵام بەو شێوەیە ناکە خوای پەروەردگار دەیەوێ بۆیە خەڵکی لێرەدا مسلمانان چوار صنفن صنفێکیان ئەوەیە کە بەردەوام نابن لەسەر تاعەتی خوا تەنها لە مانگی ڕەمەزاندا خوای گەورەی ناسی تەنها لە مانگی ڕەمەزاندا گەڕایەوە بۆ لای خوای پەروەردگار کە ئەنەما عەبدایەتی بۆ ڕەمەزان کرد بۆیە کاتێک کە مانگی ڕەمەزان کۆتایی دێت ئەوجا ئەویش دەگەڕێتەوە بەرەو بەرەڵایی بەرەو تاوان و گوناح بەرەو دووری لە خوای پەروەردگار بەرەو هەجرکردنی قورئانی پیرۆز بەرەو دووری لە ماڵەکانی خوا بەرەو دووری لە ڕەوشتی جوان دەگەڕێتەوە بۆ فاحیشە دەگەڕێتەوە بۆ غەیبەت و بوهتان دەگەڕێتەوە بۆ درۆ دەگەڕێتەوە بۆ مەشروب خواردن دەگەڕێتەوە بۆ هەموو کارێکی خراپ وا دەزانێت کە مانگی ڕەمەزان چاکەی کرد تەواو ئەوەندە بەسیەتی نازانێ نیشانەی قبولبوونی تاعەتی ڕەمەزانت ئەوەیە کە تۆ بەردەوام بی لەسەر تاعەت دوای ڕەمەزان نەک وەکو ئەو کەسەبی ئافرەتێک هەبوو لە مەککە بەیانیان دەستی دەکرد بە ڕستن و چینین تا ئێوارەش داوەکەی ڕادەکێشا و هەمووی هەڵدەوەشاندەوە خوای گەورە دەفەرمێ ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا وەکو پیرێژنەمە بن کە زۆر نەفام و جاهل بوو ماندووبوونێکی زۆر ڕۆژێک تا ئێوارە خەریکی ڕستن و چنین بی دوای ئێوارە خێتەکە ڕاکێشیت و هەمووی هەڵوەشێنیتەوە تۆش مانگێک خەریکی عیبادەت خەریکی نوێژ و دوعا و تاعەت و قورئان خوێندن و لە خوا پاڕانەوە خەریکی بەڕۆژوبوون و تەراویح دوای مانگی ڕەمەزان کە ڕۆژی جێژن هات ئەو جارە هەمووی ڕاکێشیتەوە هەڵی وەشێنیتەوە دڵت بەوە خۆشە لێت قبول بووە نیشانەی قبولبوونی مانگی ڕەمەزان بریتیە لە چاکەکردن دوای مانگی ڕەمەزان بریتیە لە بەردەوامی لەسەر عیبادەت دوای ڕەمەزان کەواتە ئەو صنفە لە جیاتی دڵخۆشبوون بە تاعەتی ڕەمەزانیان باوا بزانن کە ئەوانە ڕەنجیان بە خەسار دەڕوا چونکە خوای پەروەردگار ئیستیقامەتی لە ئێمە دەوێ بەردەوامی لە ئێمە دەوێ دوای مانگی ڕەمەزانیش صنفێکی تر هەیە دوای ڕەمەزانیش بەردەوام دەبێت لەسەر تاعەت بەڵام زێدەڕەوی تێدایە خوای گەورە فەرمووی فاستقم كما أمرت ومن تاب معك ولا تطغوا زێدەڕەو نەبن لە سنوور دەرنەچن چی پێوتون خوای پەروەردگار ئەو بەو شێوەیە عیبادەتی خوای گەورە بکەن
هەندێک کەس زێدەڕەوی دەکا براکانم پێش پێغەمبەری خوا دەکەوێتەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام پێش قورئان دەکەوێتەوە لە خواپەرستیەکەی زۆر شت هەیە کە خوای گەورە نەیفەرمووە ئەو دەیکا فەرمانی لەسەر نییە هەر دەیکا سنەتی پێغەمبەری خوانی عەلەیهی سەڵاتو وەسەلام هەر دەیکا کە پێشی دەڵێ برای بەڕێزم تۆ دین لە چێوە بۆت هاتووە لە خوا چێ بۆی هێناویت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئێدەی ئەوەی کە تۆ دەیکەی نەخوا فەرموویەتی نە پێغەمبەریش پێی هاتووە عەلەیهی سەڵاتو وەسەلام قەیناکە جا قەیسێکە خێرە ئەوە خێر نییە ئەوە شەڕە ئەگەر خێر بوایە خوای گەورە دەیفەرموو ئەگەر خێر بوایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بە من و تۆی دەوت وما كان ربك نسيا خواي گەورە هیچ شتێکی لەبیر نەچووە اليوم أكملت لكم دينكم خواي گەورە دینی بۆ کامل کردوین دینی ئێمە نقصانی تێدا نییە بۆیە برای بەڕێزم شتێک مەکە کە لە دینی خوادا نەبێ ئەو جا زێدەڕەوی لە دینی خوادا قبول نییە خواي پەروەردگار فەرموویەتی لا تغلوا في دينكم زێدەڕەوی مەکەن لە دینەکەتاندا دینی ئیسلام دینی میانڕەوی وەسەطیەتە زێدەڕەوی لە دیندا قبول نییە شتێک کە واجب نەبێ لەسەر خەڵک واجبی مەکە شتێک کە حرام نەبێ لەسەر خەڵکی حرام مەکە خەڵکێک کە تاوانبارە مەیکە بە کافر خەڵکێک کە فاسق نییە مەڵێ فاسقیت خەڵکێک کە بە شێوەیەک نییە تۆ نەچی حکمێکی بەسەردا بدەیت کە زوڵم و بوهتان و خیانەت بێت و بەڵگەی لەسەر نەبێ و هەروەها خوێنی مسلمانان بە حەڵاڵ دانەندرێ و هەروەها مسلمان بە کافر دانەندرێ و هەروەها مسلمان بە گومڕا دانەندرێ تاوەکو بەڵگەیەکت پێ نەبێ کە لە ڕۆژ ڕووناکتر بێ تاوەکو بەڵگەی قورئان و حەدیثت پێ نەبێ دینی ئێمە دینی نەسیحەتە دینی ئێمە دینی ئامۆژگاریە براکانم کە هەڵەیەکیش لە مسلمانێکدا دەبینی پێویستە ئامۆژگاری هەبێ پێویستە ڕوونکردنەوە هەبێ نەک هەر لە دوورەوە خەڵک بە کافر دابندرێ پەنا بە خوای گەورە ئەوە زێدەڕەویەکە کە خوای گەورە نەهی کردووە لە ئومەتی پێغەمبەری خوا کە تێیاندا هەبێ عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمووی وەلا تەطغەو سنفی سێیەم براکانم ئەوانن کە بەردەوامیان هەیە بەڵام بەو شێوەیە نا کە خوای گەورە فەرمانی پێکردوون خوای گەورە فەرمووی فەستەقیم کەما ئومرتە بەو شێوەیە ئیستیقامەتت هەبێ کە تۆ فەرمانت پێکراوە کە پێغەمبەر فەرمانی پێکراوە کەواتە برای مسلمان هەوڵ دە تۆ هەر عیبادەتێک دەکەی بزانە ئایا پێغەمبەری خوا بەم شێوە کردوویەتی عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەو شتێک کە تۆ دەیکەیت و بە عیبادەتی دەزانیت بڵێ ئایا پێغەمبەری خوا کردوویەتی عەلەیهی السەڵاتو وەسەلام یاخود کە فعلیش نەیکرد بێ ئیزنی ئەوی لەسەرە و بەڵگەی شەرعی لەسەرە کە لەسەری بوو چاکە لەسەری نەبوو نەیکەی صنفی چوارەم کە خوای گەورە وامان لێ بکا لەوان بین ئەوانن کە لە کەلیمەی ئامەنت بالله گەیشتون دەزانن ئیمان بەخوا یعنی چی و دەزانن ئیستیقامەت چۆن دەبێ ئیمان بەخوا برا بەڕێزەکانم ئەوەیە تۆ ئیمانت بەوە هەبێ تەنها خوا پەروەردگارتە ئیمانت بەوە هەبێ کە خێر و خۆشی تەنها بەدەست خوایە کە شەڕ و بەڵا و موسیبەت تەنها خوا لای دەبا غەیری خوای پەروەردگار هیچ کەسێک نییە نە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام خێر و خۆشی و زەرەر و قازانجی بەدەستە قل لا أملك لنفسي نفعا ولا ضرا قل لا أملك لكم ضرا ولا رشدا نبو ئێوە هیچم بەدەستە نەبۆ خۆم بە فاطمەی کچی دەفەرمێ سەلینی من مالی ما شئتی فإني لا أغني عنك من الله شيئا من هیچم بەدەست نییە بۆ تۆ ئەی فاطمە خۆت ئیمانت هەبێ و تەقوات هەبێ کەواتە ئیمان بوون بەخوا كوتمان أو دوشة بود بيتو إيمانت بخوا بتنها اعتقادت بو بك تنها خوانا خوشيد لسر لا دبا وتنها خواي پروردگاري شك خوشيد بنصيب دكاو والله مي دعاء دداتوا غيري خوا كس شايستي اوني هاواري كيته غيري خوا كس شايستي اونيتو هاناي بو بري غيري خوا كس هي اونيتو بناي في بغري تنها خوا رب العالمين وإن يمسسك الله بضر فلا كاشف له إلا هو وإن يريدك بخير فلا راد لفضله كبلات توش بكز لاينا با إلا خوانه به نبي غنبري خوا عليه الصلاة والسلام دتواني لايبا نبي أو شاكك دتواني بلا مصيبة لسر منو تولابا تنها رب العالمين إلا هو وأجر بيت خيري خوا بي بنسيبتك هيج كسيق ناتواني لتوي منعكات وردي كاتوا كواتا توكل من بز لسر خوابه فشت من بابز بخوابه بستين اعتقاد من بز بخوابه وتنها ربكين اخوا وهروها أغير الله أبتغي حكما إيمان بون بخوا أويك تو تنها بحكم إخوا رازي بيد تنها بقرآن وسنتك أو رازي بيد أو سنتيك للرقاي في غمركي وهاتوا عليه الصلاة والسلام إيمان بون بخوا تواونية كتوب لي إيمان بخوا لولا شو بحكم قرآن وحديث رازي نبي كآياتي إخوات بو بخوين دريتوا حديثي في غمر إخوات بو بخوين دريتوا عليه الصلاة والسلام كحكم إخوايا قبولي نكيد باوكو بابير موايون توا ننكم واي كردوا عادة دابو نريتمان تقليد مان أي بو فلان كزواناله أو شتانا هموي پێچەوانەیە و دژایەتی دەکا لەگەڵ ئیمان بوونی ڕاستەقینە بەخوا کە ئیمانت بەخوایە
تسليم ببو حكم إخوة، تسليم ببو حكم قرآن، تسليم ببو حكم حديث بيغمبر إخوة عليه الصلاة والسلام. همو خلافك بقرينا وبو أو كاتتو إيمانت بخواي پروردگار تواوا لقل أوجدا ديسان. قل أفغير الله تأمروني أعبد أيها الجاهلون. بخلشي بلي أي محمد عليه الصلاة والسلام ايوه أمر بيدكن من غير إخوة بپرستم أين فامنا فرماني أوم بيدكن كغير رب العالمين غير أو يچيچي تر بپرستم عبادت بو يچيچي تر بكم هاوار بكم يچيچي تر اعتقاد بو يچيچي تر به حيوان بو يچيچي تر سر برم هانا بو يچيچي تر ببم كرنوش سوزده بو كسيچي تر ببم سوزده بو يچيچي تر ببم أفغير الله تأمروني أعبد أيها الجاهلون. أي نفى مكان أي مشرك نفى مكان فرمان بيدكن من غير إخوة بپرستم. ولقد أوحي إليك وإلى الذين من قبلك لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين. لكاتك ذاك براستي وحي بوتو هاتوا أين الراوي إخوة أجر بيتو تو شريك بو إخوة دابني هاول بو إخوة دابني لقل خوا هاوار كي تكسيچي تر لقل خوا پنا بكسيچي تر بري لقل خوا اعتقادت بكسيچي تر به او همو كردو چاك كانشت هل دوشيتوا ولو كساند بك زر المندن بل الله فاعبد وكن من الشاكرين. بو تنها خوا بپرست بتنها والشكر خوا بك ولو كسان بك شكر خوا دكن كواتا قل آمنت بالله إيمان بون بخوا بوتوا نابي براكم هربلي باورم بخوا هيا هربلي خوا ايمي دروس كردو بتن نا بتنهاش بي پرستي شريكي بو دانني وبتنهاش بقريتو بو حكمك إخواي قورا تسليم قرآن وسنة كيف يغمر إخوابي عليه الصلاة والسلام باورد وابي تنها إخواي قورا همشتيكي بدستا أو بريتيا لإيمان بون بخواي پروردگار ولا سر أوج بو كمشرك كان لبيغمبر إخوا رازين بون نقل سر أوي كبيغمبر بالإخوا هيا يا إخوا ايمي دروس كردوا چونك إبليس با إبليسيتي خوي شيطانش باوري بو هيك إخوا ايمي دروس كردوا بويا إذا ذكر الله وحده اشمأزت قلوب الذين لا يؤمنون بالآخرة وإذا ذكر الذين من دونه إذا هم يستبشرون. مشرك كان أجر هاتباو ناوي خوات بتنها هنا بس هاوارك خواو بس بخواب بسته ضليان تنقدبوا بيتقدبون أجر غيري خواشت باس كرد بالا قالي إذا هم يستبشرون أو جا دلي خوش بدي قد بالله أو جا راسته أو جا تواوا چێشەی ئەوان و چێشەی هەموو پێغەمبەران عليهم الصلاة والسلام لەگەڵ قەومە مشریکەکەیان لەسەر کەلیمەی تەوحید بووە. إبراهيم عليه الصلاة والسلام كخواي قربوا من بازدك قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه إذ قالوا لقومهم إنا براء منكم ومما تعبدون من دون الله كفرنا بكم وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده. إبراهيم بوتي چێشەی هەبوو لقل قومك فرموي تشيش لبين ما دهتا أو لحظيك إيوة إيمان بخوا دينن وحده بتنها إيمانت بخوا هبي وبيتش يشتريش هبي وكو خوا أو الشركة قبل يا الله هوار يا رسول الله هوار أو الشريك بخوا دانانا أو إيمان بون يبخوا بتنها إيمان بون بخوا بتنها تو بس هوار كي تخوا ولا تدع من دون الله ما لا ينفعك ولا يضرك فإن فعلت فإنك إذا من الظالمين. لقل خوا هاورنا كي كسيتر كأوتكر أوتو كسيشي ظالمي وشريك بخوا دانا فلا تدع مع الله أحدا. لقل خوا هاورنا كي تكس أو إيمان بون يبخوا بتنها بل يا الله يا رسول الله يا شيخ عبد القادر يا فاطمة الزهراء يا حسين يا عباس أو إيمان بون بخوان يبتنها حتى تؤمنوا بالله وحده. بس خوا بناسي تهاورنا كي تكسيتر عبدي صالح بون پیغمبری خوا پێشەوای ئێمەیە قودوەی ئێمەیە تاجی سەرمانە سوێن بەخوا لە خۆمانمان خۆشتر نەوێ ئیمانمان تەواو نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا عەبدی خوایە نەک مەعبود بێ. پێغەمبەری خوا شایستەی ئەوە نییە عەلەیهی سڵاو وسەلام بیپەرستی و هاواری کەی تێ هەموو دعوەکەی ئەو بۆ ئەوە هاتووە کە پێمان بڵێ بەس خوا بپەرستن نەهاتووە بۆ ئەوی بڵێ منیش لەگەڵ خوا بکەنە شەریک و بمپەرستن. کەواتە ئەو دوو کەلیمەی کە تۆ بەهەشتی پێ حاصل دەکەی ئیمان بوون بەخوا و ئیستیقامەت بەڵام تێبگە ئیمان بەخوا یعنی چی خوا بەتەنها بپەرستیت و شەریکی بۆ دانەنیت ثم استقاموا ئەو جا ئیستیقامەتیش براکانم ئیستیقامەت ئەوەیە کە تۆ بەردەوام بیت تا حتى يأتيك اليقين تا وكو كاتي مردني تو دي بردوام بي لسر طاعتي خوا بردوام بي لسر تنها پرستني خوا نق روجي خوا بپرستي روجي غوازي لبيني نوجك دكيتو نوجك ناكي جماعتك دكيتو جماعتك غواز لديني روجك باشي تو روجك خرابيت نابي وابيت استقامتت هبه بردوام ببراكم
چونکە ئەو ئیستیقامەتەیە کە تۆ نەجات دەدا بە ئیزنی خوای گەورە لە ئاگری جەهەنەم و لە غەضەبی خوا. ئیستیقامەتمان هەبێ بە گوێرەی قورئان و حەدیث، شوێنی سنەت کەوین، نەک لە خۆمانەوە بیدعەدا بێنین و کارێک بێنین ناو دینی ئیسلامەوە کە تێیدا نییە. خولاسە براکانم، با ئێمە ئیسلامەتیەک بکەین وەکو خوا دەیەوێت، وەکو پێغەمبەری خوا ئەو ئیسلامەتی هێناوە عەلەیه السەڵات وەسەلام، نەک وەکو عادەت و داب و نەریتی خەڵک ئیسلامەتی دەوێت. الئیسلام کەما هو لا کەما نورید. ئیسلام ئەو ئیسلامەیە کە خوا بە پێغەمبەردا ناردی عەلەیه السەڵات وەسەلام، نەک ئەو هەموو زیادە و بیدعە و خوڕافیاتەی کە تێکەڵ بووە هەر شارە و هەر گوندە و هەر وڵاتەی کۆمەڵێک شتیان هێناوەتە ناو دینی ئیسلام کە لە دینی ئیسلامدا نییە. هەر کەسەی بە عەقڵی خۆی ئیسلامەتی بکە نابێ کەما ئومرتە، چۆن ئەمرت پێکراوە ئاوا. جا مسلمان کە دەتەوێت بە ڕەحمەتی خواکەوی، کە دەتەوێت عاقبەتت خێر بێ، کە دەتەوێت لە کاتی ڕوحکێشان موژدەت پێ بدرێ کە تۆ ئەهلی بەهەشتی نەک ئەهلی جەهەنەم، کە تۆ لە قەبردا ئیسراحەت دەکەی نەک تووشی عەذاب بی، کە خوا لێت ڕازیە نەک لێت تووڕە بێ. ئاگات لەو دوو وشەیە بێ، ئیمانت بەخوا هەبێ بە تەوحیدی، لەگەڵ خوا شەریک بۆ خوا دانەنەی، و ئەو جا ئیستیقامەتیشت هەبێ بەردەوام بە لەسەر تەنها خواپەرستی تا ئەو ڕۆژەی کە خوای گەورە ئەمانەتی ڕوحەکەت لێوەردەگرێتەوە و ئەو کاتە خۆشحاڵ دەبی بە لیقای خوای گەورە. داوا دەکەم لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی، بۆ خاتری صیفاتە بەرزەکانی، خوای پەروەردگار ئیمانمان پێ ببەخشی، ئەو ئیمانەی کە خۆت لێی ڕازیت. خوای گەورە ئیستیقامەتمان بدەیتێ، خوای گەورە بەردەواممان بکەی لەسەر تاعەت و عیبادەت، خوای پەروەردگار شیفای نەخۆشمان بدەی، خوای گەورە ڕحم بە مردوەکانمان بکەی و ئاخیری ئێمەش خێر بکەی، خوای گیان تاعەت و عیبادەتمان قبول بکەی، خوای پەروەردگار دوای ڕەمەزانیش چاکەکار بین، عەبدانێکی صالح بین، خوای گەورە بمان پارێزی لەوەی بگەڕێنەوە سەر خراپە و تاوان یا رب العالمین. والحمد لله وصلى الله وسلم على رسول الله وبارك الله فيكم.